هەرەوەندە نییە زۆر خزمەتگوزاری دیکە لە کەرتی تەندروستی گشتی پێشکەش بە وڵاتیانی هەرێمی کوردستان کراوە و دەکرێت. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم دکتۆر معاف عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی لە دهۆک لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بیت. دەمەوێت پێم بڵێ کە ئەو کارانەی ئێوە لە وەزارەتی تەندروستی کردوتانە بۆ پێشکەوتنی ژێرخانی تەندروستی لە هەرێمی کوردستان چی بوون؟ ئێوارەتان باش، زۆر سپاس بام دەرفەتە. هەر لە سەرەتای دەستباکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە جێر هێڵە گشتیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئێمە وەکو وەزارەتی تەندروستی کارنامەیەکمان دا بە سەرۆکی حکوومەت کە لەسەر ئەو کارنامەیە خزمەتگوزاری تەندروستی فراهەم بکرێت بە پێ یەکسانی بەسەر گشت پارێزگا و ئیدارە سەربەخواکانی هەرێمی کوردستان. هەر بۆ ئەمە بەستە ئەگەر دیقەتدا بتە راپۆرتەکەی پێشتر کە ئەمڕۆ خودی جەنابی وەزیری تەندروستی بەڕێز دکتۆر سامان بەرزنجی لە قەزای چەمچەماڵ بووە لە پارێزگای سلێمانی بووە. ئێمە ڕۆژانە لەگەڵ گشت بەڕێبەرە گشتیەکان لەسەر هێڵین لەسەر خەتین وەکو لە کۆبوونەیە ئەنجومەنی وەزارەت هەموو کێشە و گرفتەکانی گشت بەڕێبەرایەتیەکان ئامادە دەکەین و باشترین پلان چ پلانێک نزیکە بۆ هاوڵاتیان کە بکرێتە خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیان دابینی دەکەین. سەر بوونی زۆربەی زۆری کێشەکان لەگەڵ قەیرانی دارایی، لێشاوی ئاوارەکان، بوونی ڕاگررتنی ئەو پارەیە کە لەسەر بودجە حاکیمە لە ساڵی 2018ەوە ڕاگیراوە، بەڵام حکوومەتی هەرێم هەر بەوە نەوەستاوە ڕۆژانە داواکاریەکانی مە جێبەجێ دەکەن، ئێمەش دەخەینە خزمەتی هاوڵاتیانەوە. هەندێک خاڵت باس کرد دواتر لەگەڵ باسی دەکەم دکتۆر، بەڵام ئێستا دەمەوێت پێم بڵێ ئەو دوو راپۆرتێک کە باسمان کرد لە شەقڵاو و لە کۆیە، گرنگی دانانی ئەم ئامێرانە چییە لە شەقڵاو و لە کۆیە؟ گرنگی دانانی ئامێری سیتیسکان ئەلە بیداتەوە کە باسم کرد فراهەمکردنی یەکسانی بەسەر گشت پارێزگای ئیدارە سەربەخواکان ئەوە ڕۆتینی بودجە، ینی بودجە لەسەر خەڵک کەم دەکاتەوە، ئەو خطورەیە کەم دەکاتەوە کە دێتە ناو شار و کار ئاسانیەکی باش بە هاوڵاتیان دەستە بەردەکا و ئەو خزمەتگوزاریە کە لە ناو قەزا و ناحیەکان کە تاکو ئێستا نەگەیشتووە لە کابینەکانی تر لەم کابینە دەستەبەر کران. دکتۆر، نەخۆشخانەی تایبەت زۆرن لە هەرێمی کوردستان لەم چەند ساڵی دوایی، بەڵام ئێوە وەکو وەزارەتی تەندروستی چەند هەوڵتان داوە بۆەوەی کە هاوڵاتیان زیاتر ڕوو لە کەرتی تەندروستی گشتی بکەن، چونکە لەوێ بێ بەرامبەر خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. ئەگەر دیقەت بدەیە ئێستا خستەخانە حکوومیەکان ئەو جۆرە نەشەرگەریانە کە تاکو ئێستا کە خەڵک ڕوو لە دەرەوەی وڵاتیان دەکرد، ئێستا هەر هەموو جۆرە نەشەرگەریەک لە ناو دام و دەستگاکانی حکومی دەکرێت، مەگەر هەندێکیان نەبن، یعنی هەندێک جۆرە نەخۆشی هەیە دەگمەنن ئەوەنە دەبرێتە دەرەوەی وڵات، بەڵام ئێستا زۆربەی زۆری ئەوەنە کە لە کەرتی تایبەتیش ئەنجام دەدرێت لە ناو حکومیەکان دەکرێت. بەو جۆرانە ئەو جۆرە ڕەزامەندیانە کە جەنابی خودی سەرۆک وەزیران کاک مەسرۆف بارزانی ئەمڕۆ دەری بڕی و ئاماژەن بەوە کەیدی لە ئایندەیەکی نزیکدا لە گشت قەزاکان ئیدی پێویستی بە ناو شاریش ناکە کە سەردانی ناو شار بکە. ئێمە وەک وەزارەتی تەندروستی چەند پەیڕەوێکمان داناوە، پەیڕەوی بوو جیاکردنەوەی کەرتی تایبەت و گشتی ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا جێبەجێ دەبیت. ئەو پەیڕەوە بۆ چییە دکتۆر؟ هەموو جۆرە نەشتەرگەریەکان پەیڕەوەکە بۆ نمونە وەکو هیومان ریسۆرس، ینی ئەو کەسێک کە لەوێ کار دەکات نابی لە ناودام و دەستگاکان، بیانی پەڕە بوو سێ چوار سوودی هەیە. سوودی یەکەم ئەو کەسانە کە دانەمەزراون وای لێ دەکەین ڕوو لە کەرتی تایبەت بکەن، ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە نرخی خزمەتگوزاریەکان تهدید دەکرێت، هەموو لە کەرتی تایبەت بە پێ ئەستێرە پلەبەندیەکان بواندێت، بەڵێ لە کەرتی تایبەت هەمووان بواندا دەندرێت، هەموو جۆرە نەشەرگەریەکانی سەعر و شتەکان یەکسان دەکرێت.
ئەمە زۆر باشە و هەواڵێکی زۆر باش بوو کە لێرەوە بە ئێمەتیا دکتۆر دەستخۆش دەمەوێتەوەم پێ بڵێ کە تەنیا هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە بێ بەرامبەر سوودمەندن لە کەرتی تەندروستی گشتی یاخود ئاوارەکان وەک ئاماژەت پێکرد ئەوانی دیکە کە نیشتەجێ هەرێمی کوردستانن بە هەمان شێوە سوودمەند دەبن. ئاوەرە نەک ئاوەرە خودی لە خوارۆ عێراق ئەگە ڕۆژانە سەردانی نەخۆشخانەکان بکرێ ئەگە خودی خۆت وەکو پامنێرێ یەکێک بنێریە ناو نەخۆشخانەکانی حکومی بە تایبەتی لە شێرپەنجەیە لە خستەخانە حکومی گەورەکانە زۆربەی زۆری بەشوی خوار و سوودمەندن لەو خزمەت گوزاریە تەندروستیانە هەر ڕووداوێک هەر شتێک ڕوودا بێ بۆ نمونە ئەوەی کە لە مۆسڵ لە سووتان بوو لە ئاگرکەوتنەوە بوو هەمویان ڕۆ لە هەرێمی کوردستان دەکەن خزمەت گوزاری بێ بەرامبەر لەناو شارەکانی هەرێمی کوردستان وەردەگرن ڕۆژانە خەلکێکی زۆر لە دەرەوەش سەردان دەکەن. زۆر باشە سپاس دەکەم دکتۆر معاف عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی لە دۆک میوانم بووی دەستخۆش.